الآيات القرآن فرميت لئن شكرتم لأزيدنكم ولئن كفرتم إن عذابي لشديد. أجر بيتو إيوا شكري نعمتي خواي فرودگار بكن أو نعمتاني كبسر إيوا هيتي أو خواي فرودگار نعمتي خوي دان بو زيادة كات بركتي تي كات بلام أجر كفري بكن بين زانن بردوام لا ناس باز گزاري وناشكري كردنا بن أو بيغمان خواي فرودگار بتوندي تولطان لي سنه بون مونا أجر بيتو مالو سامانك هبو پارەدار بوویت هەبوو بوویت محتاج نەبووی هەر وتت نیمە و بەردەوام وەکو سوالکرد پاڕایتەوە کە من کەسێکی نەبووم و بەخوا قەرزارم و بەخوا هیچ لە ماڵەکەمان نییە خوای پەروەردگار ئاوات لێ ئەکا کە خۆ دەڵێی خوای پەروەردگار نیعمەتەکەت لێ ئەسەنێتەوە کاتێککە خواردنی زۆر لە ماڵتا هەبوو کاتێککە خانووی خۆتت هەبوو سیارەی خۆتت هەبوو نیعمەتی خوایە سوپاسی خوا بکە لەسەری سوپاسکردنیش بەوە ئەبێت بە حەڵاڵ نیعمەتەکە بەدەست بخەیت و لە ڕەزامەندی خۆشە سەرفی بکەیت ئەوە سوپاس گوزاریە کاتە لە وڵاتە ئەمانەت هەبوو سوپاسی خوا بکە لەسەری کە ئەمانەت هەیە کە نان و ئاو هەیە کە هەرزانی هەیە ئەگەر ئەمانە هەبوو لە وڵاتە ئێمە هەروتمان بەخوا گرانیە بەخوا وەزع باش نییە خوا ئەمانەت چی لە ماڵی خۆی ئەمینە کەس لە خۆی ئەمین نییە وەڵا ئەمانەت لە وڵاتە نییە کەس خاوەنی خۆی نییە ئەم قسانە بەڕاستی هەم درۆیە و هەم ناسوپاس گوزاریشە بۆیە لە کاتێکە هەیە و کە تۆوتن نییە ناشکریت کرد ئەو کاتە خوای پەروەردگار ئەیگرێتەوە ئەو کاتە نائەمانەتی ڕوو لە وڵات ئەکا کوشتار و هەروەها ئاژاوە دووبەرەکی ئەمانە ڕوو لە وڵات ئەکات مادەم تۆ ناشکریت کرد کاتێککە ماڵ و سامان هەبوو کاتێککە نیعمەت هەبوو کە ئەمانەت هەبوو پێی بزانە سوپاسی خوا بکە لەسەری ئەگەر خەریکە بەرەو نەمان بچێت ئەوە بەهۆی تاوانی خۆمانەوە ئەبێت تەوە بکەین بگرنەوە لای خوا هیچ موسیبەتێک هیچ قەیرانێک بەسەرمان نایە ئیلا ئەو کارەکەی گوناهی دەستی خۆمانە ئیلا ئەوەیە کە خۆمان پێشمان خستووە خوای پەروەردگار ليذيقهم بعض الذي عملوا لعلهم يرجعون بەپێی هەندێک لە گوناهەکان هەندێکی سزامانەدا بەڵکو بگەڕێنەوە بەڵام ئەگەر بێت و نەگەڕێنەوە دەست بۆ ناشەرعی تر بەرین ئەو کاتە کوشتن ڕوئەدا ئەو کاتە ئەمانەت نامێنێ نان نامێنێ ئاو نامێنێ ئەو کاتە وەکو وڵاتانی تر هەر یەکە و پارچە پارچەی وڵاتێکە بین و ئاوارە ئەبین هۆکارەکەشی ئەوەیە سیرکەن کە نیعمەت هەبوو کاتێک کە نیعمەتی ئارد هەرزان بوو خەڵکانێک هەمون خەریتەی خانۆکانیان بە ئاردە کێشا لە باتی گەچ کاتێک کە نیعمەتی نان و خواردن هەبوو بە مەنجەڵ یا پراخ ئەڕژا ماسی سوورەوە کراو ئەڕژا گۆشت ئەڕژا ئەمانە هەمووی سوپاسگوزاری خوای پەروەردگار بوون ئەکرا کوفر بەرامبەر دینی خوا لە جەریدەکان لە ڕۆژنامەکان لە حەڵقەی فلیمەکان ئەم هەموو ناشرعێ ناو ئێمە هەیە کە هەیە ئەبێتە هۆکاری نەمانی ئەمانەت لە ناومانە وە گەڕانەوەی ئەمانەتیش و هەروەها هۆکاری یەکبوونی ئەم میلەتە بەچیە بێت فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا وإن تولوا فإنما هم في شقاق أجر إيمان بينن وكو بيغمبري خوا الصحابة عليه الصلاة والسلام رضاي إخوان لبيت أو فقد اهتدوا هداية يعني ورقتوا كسرقش هداية دراوبوا خواي قرن نعمتي خويا كادا بشي خوشي دنيا وقيامتي شيبوا هي وإن تولوا أجر فرسل كان لإيمان لطاعتي خوا فإنما هم في شقاق أو بردام أخلق لفارشة فارشية أبي لناكوكي أبي كفارشة فارشي وناكوكي بولا ولاتا برايتينما أو كاتت شو البقجيكا دسون خواني يكتر رؤدا كأمج رويدا قراني أكويتوا قاتو قري أكويتوا كشتار أكويتوا بدروشي لولاتا بلاو بيتوا بوهين بونية وبوهين دارية وبوهي كشتاروا وكو بنرا وإبنين لولاتا هربوية داواقين لخواي فرودك نعمتي آوداني أمانته آسايشي أمولاتان بوبيلتوا ووارد صلاة داركا ما مكاد ظلمرن بن برامبر أم ملة الظلم يعني لأنك الغدر يعني لأنك المافيا النخون وواجل ملة كبكا كحقي أوان بدنو وهروها حمولا هلبسن بجي بجي من شريعتي خواي فرودك